بەڵێ بەڕێزان و خۆشەویستان جارێکی تر لە تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر پێتان شاد بوونەوە بە میوانداری مامۆستا مەهاباد مستەفا بەڕێوەبەری پەروەردەی دوکان ئێستا لە ستودیۆ لەگەڵمانە. مامۆستا مەهاباد بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بێت سەرچاوان. ئێوە وەکو کەسایەتێکی پەروەردەیی وەکو بەڕێوەبەری پەروەردە بوونی ئەو کۆڕبەندە پەروەردەیانە چەندە بە گرنگ دەزانن؟ هەموو کۆڕکۆبوونەوەیە کۆڕبەند بێت، وەرکشۆپ بێت، سێمینار بێت، کۆنفرانس بێت، هەمووی سوودی تایبەتی خۆی هەیە بۆ بواری پەروەردە. بواری پەروەردە فراوانە لە هەموو ماڵێکایە پەروەردە و بەپی ئەو پێشکەوتنی ئەمڕۆ ئێمە لە جیهانە ئەیبینین ئێمەشە بێشان بەشانی ئەو پێشکەوتنە بڕۆین. بواری پەروەردەش ئاستەنگی زۆری لەبەردەما بۆ لەبەردەمایە، بەڵام لەگەڵ ئەو هەموو ئاستەنگانە ئەبێ بتوانین کە لە ڕێگەی ئەم کۆڕبەندانەوە لە ڕێگەی ئەو کۆنفرانسانەوە لە ڕێگەی ئەو دید و بۆچوونانەی کەسانی ترەوەش کەسانی شارەزاوە هەوڵی ئەوە بین کە بەسەر ئەو ئاستەنگانەیە سەرکەوین و بەرەو پێشکەوتن بڕۆین و بواری پەروەردە بخینە ئاستێکی ترەوە. بەڵێ گومانی تێدانی هەموو لایەکمان دەمانەوێ ئاستی قوتابی خوێندکارەکان لە ناوەندەکانی خوێندن لە پەیمانگا و لە زانگۆکان بەرەو پێش بچی بەرز بێتەوە. چەندە بۆ ئەم کۆڕبەندانە دەبێتە هاریکار بۆ ئەوەی بتوانین ئێمە سوودەوە بگرین، چۆن بتوانین ئاستی زانستی بەرەو پێش ببین. بەڵێ وەکوتم پەروەردە بەرفراوانە و ئێمە لە ڕێگەی ئەم کۆڕبەندانەوە دەڵێن ئەمە دووەمین کۆڕبەندی پەروەردەیە کە من ئەم ساڵ بەشدار بووم لەم کۆڕبەندەیە. بەڕاستی ئاستێکی باشی هەیە، ئەفکاری جوانی تیا تەڕح کراوە، پانێڵەکان هەمووی کەسانی شارەزا و کەسانی بەسوود بوون بۆ بواری پەروەردە. ئەمانە هەمووی کاریگەریەکی باشی ئەبێ لەسەر بەرەوپێشچوونی سیستمی پەروەردە کە سیستمی پەروەردە بەرەو پێشوو طبعاً ئێمە لێرە کێ سوودمەندی یەکەمە بێت، قوتابی خوێندکار سوودمەندی یەکەمێ. بەردەوام ئێمە لە هەوڵی ئەوەیە بووین پەروەردە بچێتەوە ئاستێک کە فێرکار یاخود قوتابی خوێندکار ببن بە تەوەری سەرەکی لە ناو پۆلە، فێربوون ببێتە کاری سەرەکی مامۆستایان لە ناو پۆلەکانە. ئەمانە هەمووی لەم ڕێگایەوە ئێمە ئەتوانین ئەمە دابین بکەین. بۆیە ڕاستە ئێمە پێداویستێکی زۆرمان لە ناو ناوەندەکانی خوێندنە هەیە. کاتێککە باسی کۆڕبەندێکەکەین، باسی هەچ کارێکی پەروەردەی ئەکرێت لایەنی مادی یاخود پێداویستی تایبەتەکانی ناو ناوەندەکانی خوێندن خەڵکانێک یعنی ئەکرێت بربەست، بەڵام لەگەڵ ئەو بربەستانەشە ئێمە ئەتوانین هەنگاوی جدی بنێن کاتێککە مامۆستایەک بە توانایەکی بەهێزەوە ئەچێتە ناو پۆلەوە کارەکەی خۆی بە ئەنجام ئەگەێنێت، وابزانم ئەوەنەی کە زانست و زانیارەکەی کە بە مامۆستاکەی بیگەێنێتە قوتابی خوێندکارەکە کاریگەری ئەبێت ئەوەنە با بڵێن دیوار و پێداویستەکانی تر کاریگەری ڕاستە ئەویش کاریگەری خۆی هەیە، بەڵام زانیاری مامۆستایان بە تایبەتی لەم کۆڕکۆبوونەوەیانە هەمووی خزمەت بە پرۆسەی پەروەردە ئەکات و بەرەو پێشچوونی خوێندکارەکانمان. بەڵێ گومانی تێدا نییە کە هەموو بیرڕایەک هەموو کەسایەتە پەروەردەیەکان وەکو یەک بیر ناکەنەوە. ئەم بیرڕاجیانەی کە هەیە لەم کۆڕبەندە ئەمەش سوودی دەبێتە ئالوگۆڕ. بەدڵنیاییەوە ئێستا ئێمە دوو ڕۆژە لەم هۆڵەیە بیرڕا ئاڵوگۆڕ پێ ئەکرێت، سوود لە یەکتری ئەبینین، سوود لە دید و بۆچوونی کەسانی تر ئەبینین و لێرەیە ئێستا پێشکەوتنێکی تەکنۆلۆژیای زۆر بەهێز سەرتاسەری جیهانی گرتوتەوە. لەبەرەوە ئێمەش بەدەرنین لەو پێشکەوتنانە کە با بڵێن لەو تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە. ئەوەنەی ئێمە ئێستا کاری لەسەر ئەکرێت و تەوەری سەرەکیش لێرە ئەو بابەتە بووە. چۆن سوود وەربگرین لە تەکنۆلۆژیا و بیبینە ناو ناوەندەکانی خوێندنەوە و قوتابی خوێندکاری ئێمە سوودمەند بن لێ، کەواتە هەر کارێکی پەروەردەی کە بکرێت سوودی تایبەت و سوودی گشتی ئەبێت بۆ بەرەو پێشچوونی پرۆسەی پەروەردە و پرۆسەی پەروەردە وەکوتم پرۆسێکی زۆر بەرفراوانە و بە ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ و بۆ بەرەو پێش ناچێت، بەڵکو بەردەوامە لەگەڵ پێشکەوتنەکانە ئێمەشە بە هەنگاوی پێشکەوتن بنین وەکوتم و ئەبێ سەرکەوین بەسەر ئەو ئاستەنگانەی کێتە بەردەممان بە هیوای ئەوەین کە
ئێمە هەموو وەکو کەسایەتی پەروەردەیەکان هەنگاو ئەنێین بە تایبەتی وەزارەتی پەروەردە بێت بندانە ببێتە بەڵێ دەرفەتێک وەزارەتی بۆ پەروەردە بەردەوامە لە هەنگاوی زۆر جددی و باش شان بەشانی ئەوە بە هیوای ئەوەن حکوومەتی هەرێمی کوردستان باری دارایی مامۆستایان باشکاوانە بێژاندا بمەزرێن ئەمانە ئەو ئەستەنگە ئەساسیانن کە لە بەردەمی پرۆسی پەروەردە بە تایبەتی من لێرەوە باز لە پەروەردەی قەزاکانەکەم ئەو ئاستەنگانە جێبەجێ بێت هێندەی تر پرۆسی پەروەردە بەرەو پێشەچێت و بە هەمومان ئەتوانین تاکێکی بەسوود پەروەردەکەین و بخینە ناو کۆمەڵگاوە. دووبارە مامۆستا مەهاباد بەخێربێی بۆ ستۆدیۆ تەلەڤیزیۆنی پەروەردە هەولێر. سەرچاو بەخێربێ زۆر سپاس. بەڵێ بەڕێزان لێرە داهاتینە کۆتایی.